سەرۆکی فراکسیۆنی پارتی لەبارەی دوو کورسیەکەیان لە هەولێر و نینەوە زانیاری ئاشکرا دەکات. لە دابەشکردنی موچەی ئاسایشی هەولێر و سلێمانیدا جیاوازی دەکرێت. بڕیارێکی گرنگ لەبارەی هاوردەکردنی ئۆتۆمبیلەوە ئاشکرا دەکرێت. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی نوێنەران ئاشکرای دەکات هەوڵەکانیان دەست پێ دەکەن بۆ گێڕانەوەی ئەو دوو کورسیەیان کە بە بڕیاری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەولێر و نینەوە لیان سەندرایەوە. دەژڵێت مافی خۆمانە و دەستوریش ڕێگەیداوە کە ڕێکاری یاسایی بگرینە بەر. دکتۆرە ڤیان سەبری لە لێدوانێکی تایبەتدا بە ماڵپەڕی فەرمیە حیزبەکەی وتووە دوای ئەوەی دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەران بەڕێوەچوو ئێستا وەک پارتی بەپێی دەستور دەتوانین تانە پێشکەش بکەین بۆ گێڕانەوەی ئەو دوو کورسیی فراکسیۆنی پارتی لە نینەوە و هەولێر. بۆیە ئێستا کار دەکەین و هەوڵ دەدەین بۆ وەرگرتنەوەی ئەو دوو کورسیە بە شێوەیەکی یاسایی لە دەرگای فیدراڵی، چونکە مافی خۆمانە و دەستوریش ڕێگەی داوە کە ڕێکاری یاسایی بگرینە بەر. پێشتریش مەحموود محەممەد و تێبێژی فەرمی پارتی ڕاگەیاندبوو دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆمان دەرکەوت دوو کورسی کە ئیستحقاقی یاسایی دوو کاندیدی پارتیمان بوون لە پارێزگاکانی هەولێر و نینەوە بەتاڵان براون. ئەوەش لە کاتێکدایە لە دوای ڕاگەیاندنی دەرەنجامی کۆتایی هەڵبژاردن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکەی 10 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووی ئاشکرا کرد و بەپێی ئەنجامەکەش پارتی دوو کورسی لە هەولێر و مووسڵ لەدەستدا کە هەردوو کورسیەکە بۆ یەکێتی چوو. هەرچەندە بڕیار بوو موچەی ئەنجومەنی ئاسایش لە هەرێمی کوردستان دابەش بکرێت، بەڵام موچەی ئاسایش لە پارێزگای هەولێر و دهۆک دابەشکراوە و تا ئێستا لە پارێزگای سلێمانی دابەش نەکراوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی بە شارپرێس دراون ڕۆژی 12 ئەم مانگە موچەی دەستگای ئاسایشی هەرێم دابەشکراوە لە سنووری پارتی. هێزەکانی ئاسایش موچەیان وەرگرتووە و لە سلێمانیش تا ئێستا دابەش نەکراوە. هاوکات سەرچاوێک لە گەنجینەکانی پارێزگای سلێمانی ئەوەی پشتڕاست کردەوە کە لە ئێستادا کێشەی نەبوونی سیولە لە بانکەکانی پارێزگای سلێمانیدا هەیە. فارس ئیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ڕایگەیان بڕیارە ئەم هەفتەیە 200 ملیارد دینارەکەی بەغدا بگاتە هەرێم. پێشتر و لە مانگی ڕابردووشدا لەو بارەیەوە پەرلەمانتارێکی پێشووی عێراق ڕایگەیاندبوو کە بە ئەگەری زۆرەوە پێدەچێت عێراق پابند بێت بە ناردنی 200 ملیارد دیناری مانگانی هەرێم تاوەکو ئەو کاتی حکوومەتی نوێ پێکدەهێنرێت. دابەشکردنی موچە لە ڕۆژی 2 مانگەوە دەستی پێکردووە و تاوەکو ئێستا وەزارەتی دارایی لیستێکی تەواوەتی بۆ موچە بڵاو نەکردوێتەوە و پرۆسەکەش بە خاوی بەڕێوە دەچێت. جگەلەوەی ئەو موچەی دابەش دەکرێت موچەی مانگی 12 ساڵی ڕابردووە. ئەوەش لە کاتێکدایە حکوومەتی هەرێم پێشتر بانگەشەی ئەوەی کردهبوو کە هەموو 25 مانگێک موچە دابەش دەکرێت. حکوومەتی عێراق بڕیارێکی گرنگ لەبارەی هاوردەکردنی ئۆتۆمبیلەوە ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت دەستکراوە بە جێبەجێکردنی بڕیاری هاوردەکردنی ئۆتۆمبیل بە جۆرەی تایبەتمەندی عێراقی. وتەبێژی وەزارەتی پلاندانانیش سەرباری ئاشکراکردنی ژمارەی ئۆتۆمبیل دەڵێت تایبەتمەندی و مەرجەکانی عێراق بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل تا ڕادەیەکی زۆر لە تایبەتمەندیەکانی وڵاتانی خەلیجەوە نزیکە. وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنەمەنیدا ئاشکرای کرد ژماری ئۆتۆمبیل لە سەرجەم پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان بە ئۆتۆمبیلی تایبەت و حکومیەوە زیاتر لە 7 ملیۆن ئۆتۆمبیلە. وتەبێژەکەی وەزارەتی پلاندانان ئەوەشی ڕوونکردەوە لە مانگی ئەیلولی ڕابردووەوە دەستکراوە بە جێبەجێکردنی بڕیاری هاوردەکردنی ئۆتۆمبیل. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.